برا شوبا برا را برا دا را ني ني دبيجم دارا ياري دا مالك والله کتابێکی بەتوانایە دیارە پێداویستیە تایبەتەکەی نەبووەتە ڕێگەت لە لەناوبردنی یان لە مردنی هیوا ئاواتەکانی هەمیشە وەکو خوێندکارێکی ئاسایی کارەکانی ڕۆژانەی بەڕێوەوە دەبات و لەگەڵ مامۆستاکان کارەکانی ئەنجام دەدات. بۆیە پێم وانییە پێداویستی تایبەت ئەگەر خۆی مەبەستی بێ بتوانێت دا ببڕێت یا دوا بکەوێت لە ژیانی ڕۆژانەی وەکو قوتابێکی تری ئاسایی کە کۆشار جەریە یعنی هەوڵ دەدا ئێتیماد بکاتە سەرخۆی. ئێستا سەرەتا لەوانەیە پێویستی بە هاوکارێکی زۆری مامۆساکە یان وەکو لایەنی ئێمەی ئیداری یان وەکو یارمەتیدانێکی دایشی هەبوو بێت، بەڵام ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەدا یارمەتیەکانی کەم بکاتەوەوانی ئێتیماد بکاتە سەرخۆی. تلفزيون لازم عدل بويه شکور تەمەنی 6 ساڵانە چۆتە بەر خوێندنگە. شکور زیرەکە بە توانای هەیە لە ڕێی مێشکەوە مێشکی شکور باشە، جەستەی باشە، بەس ئەوەیە زنگمان کرد و دەستی نییە. ئەلحەمدولیلا بە توانە و زیرەکە. بەڵام لە وەکو هیلاکبوون لە مەکتەبەوە هیلاکە بێت قاچی دێشێ، پشتی دێشێ، ملی دێشێ، دێنمەوە ماڵەوە خۆم یارمەتی دەدەم، سەعی پێ ئەەکەم، شتی پێ ئەنووسم. لە ماڵەوەش جاری وایە شتێکە بێت توانای نییە، بێتاقەتە پێ ئەڵێ توانام نییە، من ناتوانم، دەڵم کوڕم هێواش بە توانە ئەبی، بەهێز ئەبی، هەر شتێک بێ کە نەتوانێ خۆم یارمەتی دەدەم، دەڵم وەرە ئەوها بیکەین فێرە بی، تۆش ئێمەش ئەوها بووین، گەورە بووین، فێر بووین، بەتوانایە شکور. لە قوتابخانە نووسینەکەی لە ڕێ قاچەوەیە، هەموو شتێکی قاچە، خواردن، نووسینی، نان، هەموو شتەکانی بە قاچە، بەس هێندێک جار هەیە توانای نییە، ناتوانێت شلە بێ قاچی، قەڵەمەکەی پێ ناژیرێت، ئیسراحەتی پێ ئەەکەم، هەتا تۆزێ چاگا بێ قاچی سڕبوون و شتەکەی دەرەچێت دەینووسێت، هەموو شتەکانی قاچە، شکر بەتوانایە. دەرەجەکانیشی شکر بۆخوا هەمووی لە 92 96 و ئەمانەیە، شکر دەرەجەکانی زۆر باشە.